ژینگە شتێکی زۆر ناشرینە. ژینگە یعنی خۆراکی ڕۆحە. پێویستە هەمومان بە ئەرچی سەرشانمان بزانین کە ژینگە پارێزین. بەڕاستی ئێمە لە گەشتەکاندا دەبێت سەرەتا سنووری خۆمان پارێزین، یعنی دەوروبەری خۆمان پارێزین بۆ ئەوەی ژینگەمان پاکی بە جوانی بمێنێتەوە، چونکە تەنها ئێمە نینە گەشت دەکەین بەڕاستی، چونکە ئەوەی دێ کەسانی تر لە دەرەوە دێ لە خواروی عێراق دێ کە دەبینی ئەو ژینگەیە تۆ خۆ دەگەنەی پارێزی ئەو چۆن بۆ دەپارێزی. بەڕاستی دەبێت تۆ سەرەتا خۆل لە خۆتەوە دەست پێ بکەی ژینگەی دەوروبەرت بپارێزی. تۆ ئەو ژینگەی هەتا ئەو بیئەی هەتا تەنهایی خۆت نێ دووبەریشتە دەبێت بیپارێزی بۆ ئەوەی گەر تۆ پاراستت ئەو کەسێک کە دێ لە دوای تۆ دێ بە خاوێنی دەبێت. هیوادارم هەموو خەڵک خۆ بەرپرسیار بزانێ بەرامبەر ژینگە و وەکو ماڵی خۆی سێری بکە. ئێمە ئەچینە دەرەوە بۆ ئەوەی ئاو هەوایەکی خاوێن وەرگرین و کاتێک خۆش بێنێ سەری و تام و چێش لەو ڕۆژە وەگرین، نەک ئەوەی کە کاتی خۆمان بەسە بێن و ژینگە شتێک بدەین و هیوادارم پاکخواینی ئەو شوێنی کە تێدا بەسەر دەبن بپارێزن و لە هەمووش گرینتر ئاگاداری خۆیان بێت لە ئاژوشتنی سیارە و شوفێریان. بە نسبەتی سەیرانگاکان بەداخەوە خەڵکەکی زۆر دەچە سەیرانگاکان، بەڵام دوای خۆی زۆر پیسی دەکات، پاشماوەی خۆی بەجێ دەڵێ ئەوەش لەگەڵ سەردەم ناگونجێتن، کارێکی زۆر ناشارستانیەتێ. بەداخەوە من داوا لەو خەڵکانە دەکەم کە دەچنە سەیرانگاکان هەم لە ڕووی شەرعەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی مرۆڤایەتیەوە بە هەموو جۆرێک شتێکی نەشیاوە. هیوادارم سەیرانگاکان پاک و خاوێن ڕاگرن. ئەو بیرۆڕایان هەیە کە دەبێت چوونە دەرێ ئەسڵەن دەرە ژینگە و محیتی زیست پیس نەکەن، دەتوانن هەر وەکو خۆمان عەلاقەیەک لەگەڵ خۆیان بەرن، ئەوەی پاشماوە دەوێ خەن و ژینگەمان لێ پیس نەکەن.